عمر الناصر شروفكاري سياسيش بغداي بگرندست سلافوتا بريز الناصر جروبين چکدار جه عراقي الريشتكن جروبين چکدار قالوا بفي آواي عراقي ناقشين الناف آلوزي وشيرين هال روجلاتا نافين بريز الناصر ابتداء شكرا جزيلا وتحية بلا مشتك زور سباس صلاة لأيه وبينراني يعني يبدو أن المشهد بدأ يتعقد وادر دكويت كديمانك ورده آلوستر دبيت أويل برتساوى استا ترسي همولا كان لسيناريو زيادة سيناريو قالك رنگا ناوچەکە بەرەو ئاخارێکی خراپتر ببن بە تایبەتیش دوای ئەوەی کە زۆرێک لە باڵێن گلۆپی سەوز هەبوو بۆ ئۆکرانیا بەوەی هێرش بکاتە سەر رووسیا بێگومان بڕیارێکی لەو زۆرە دەبێتە هۆی فراوانبوونی زیاتری ململانەکان بەوانەی لە نێوچەکەشدا هەن و وردە وردە لە چارەسەرەکان دوور دەکەوینەوە بە تایبەتی مەبەستم هێرشەکانی ئیسرائیل و ئێرانە بۆ سەر یەکتری کە بووەتە هۆی ئەوەی کە دۆخی ناوچەکە بەو شێوازە بێت دوجار دەبێت زۆرێک لە هێوەربوونەوە هەبێت گەیشتن بە چارەسەر هەبێت چونکە گروپە چەکدارەکان هەڵگری ئایدۆلۆژیایەکی جێگیرن و هەمیشە ڕوو لە استراتیژەتی سنووربڕ دەکەن وەکو پێشتریش ئاماژەمان پێ کردووە ئەگەر بێت و ئەو شەڕەی لە لوبنان و غەزە هەیە کۆتایی پێ نێت من هەرگیز پێم وانییە کە گروپە چەکدارەکان دەست لە هێرشەکانیان هەڵبگرن کەواتە بابەتەکە پێویستی بە لە خۆگرتنە بەوەی قەیرانەکە بە تەواوی لە خۆمان بگرین بە تایبەتیش عراقدا کە عراق خاوەنی ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو ڕێکەوتنەدا ئاماژەبەوە کراوە کە پێویستە ئەمریکا عراق بپارێزێت و لە هەموو جۆرە مەترسێکی دەرەکی دووری بخاتەوە بەڵام بەداخەوە ئەم قسەیە دەکەم ئەم بابەتە پشتگیر خوراوە و پەک خراوەکو پێویست جێبەجێ نەکراوە بە تایبەتیش کە لیژنەی باڵای سەربازی لیژنەی باڵای هاوبەش لەنێوان عراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە دەبێت ڕێگە خۆش بکەم بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی تاکو ئێستا هیچ شتێکیان جێبەجێ نەکردووە ئەوەی لە ڕێککەوتنەدا هەیەەوە بەڕاستی زۆرێک لە دووفاقیش هەیە لە لایەنی ئەمریکی لە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە بیریشمان نەچێت کە عراق چەند سزایەکی ئابووری لەسرە لە بانکەکان کە دەبوایە عراق ڕۆڵێکی باڵای هەبێت لەوەی ئەمریکا هاوکاری بێت و دوو هاوبەشی سەرەکی لەسەر vê mijarê Birêz el Nesir niha şîrovekarên siyasî serbazî dibêjin ku Bexda pêwîst e ku va grûpên çekdar kontrol bikin û ev grûpên çekdar ji dervê yasayê dernekevin metirsiyê bû Iraqê durust nekin tu çawa dibîn يعني أنا أعتقد بأن موضوع من بيم ويا بابتي يقرتنوي ديجا كان لنيوان حكومة عراقي وجروب السجدار كان دبيت لكار لبيشنا كان دابت بتابتي كإستا بالنمايك ياساي هي ضليت لهركويك داقر كاري هبت مقاومش هي أما شتيكي خورسكو سروشتيا جروب السجدار كان فناي بودبنو وكو باساو بكاري ديرن ئەگەر فەلسەفەیەکی داگیرکاری لە وڵاتێکی جیهاندا هەبێت کاردانەوەیەکی لەم شێوەیەشی لێ دەکەوێتەوە بەڵام کاریگەری خراپی دەبێت لێکەوتەی گەورەتری دەبێت ئەم زۆرە بابەتە بەتایبەتی لەو شەڕەی پێوەستە بە لوبنان و غەزە چونکە من پێم وایە ئەو شەڕە وەکو تۆپێکی ئاگرین وایە وردە وردە خلۆر دەبێتەوە و دوجار دەگاتە هەندێک ناوچەی زۆر لەوە دوورتر کرد بتوان ئەندێشەی بکەین بینیمان سەرۆک وەزیرانی عراق محەممەد شیع السودانی لە ماوەی ڕابردوودا توانی عراق لە سێ هێرشی ئیسرائیلی دوور بخاتەوە ئەمڕۆژ دەبینین کە کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە تەواوی دەستەوەستان وەستاون لە بەردەم قەیرانی غەزە و لوبنان کەواتە
بابەتەکە پێویستی بەوەیە کە عراق ڕۆڵێکی ئەرێنی ببینێت، ڕۆڵی نێوانگیر ببینێت و هەمیشە هەوڵی ئەوە بدات کە قەیرانەکە لەخۆ بگرێت نەوەک باڵێن کارتەکان تێکەڵ بەیەکتری بکرێن، چونکە دوجارە گەر شتێکی وا ڕوودات لێکەوتەی زۆر گەورە بەسەر ناوچەکەدا دەردەکەوێت و دووچاری ململانەی هەمیشەیی دەبینەوە ڕەنگە دەیان ساڵ کۆتاییات. کێشەی ئەمڕۆ پێویستی بە فەلسەفەیەکی نوێیە ئەو زۆرە کە لە ڕقیەی ئیسرائیل و هەندێک وڵاتی دیکە کە چاوپۆشی لە ڕەشەکۆژەکانی ئیسرائیل دەکەن لە فەڵەستین لە لوبنان بابەتێک کە مای شەرمە و پێویستە ئەو وڵاتانە شەرم لەم بابەتە بکەن نابێت دەستەوەستان بوەستن لەبەرەوەی دادگای نێودەوڵەتی تاوان فەرمانێکی لە دژی نەتەنیاهو گاڵان دەرکردووە، ئەمە شوەرچەرخانێکی ڕاستەقینە و گرنگە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پەیدانی هەڵوەستێکی دیتر نالایەنگریە بۆی کە هەڵوێستێکی جددی وەربگرن بەوەی کە چیتر کێشەکان وەکو خۆیان نەمێنەوە. برێزان نەسرنها ئیسرائیلی نامەیەک بۆ ئەنجومەنە ئاسایشە ناودەولەتی کوڕێکری هەیە دووبەردە دیار دەکە کو عراق پێویستە ڤاگروبên çekdar kontrol bike ger van grûbên çekdar kontrol nekê mafêvê ku berxwedanê li berxwe bike vê helbesta İsraîlê girêdayî çalakiyên grûbên çekdar tu çawa dibîne. يعني من المؤسف أن جێگەی داخە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی گوێ لە پەیام و نامەیەکی لەو شێوەیە بگرێت. ئەمە ئەو پەڕی شەرمەزاریە ئیسرائیل مێژوویەکی شەرمەزارکەرانەی لە سەرپێچیکردنی سەروەری وڵاتاندا هەیە. دەبێت بەبیرمان بێت لە 89 ئیسرائیل هێرشی کردە سەر بنکە ئەتۆمیەکانی تەمووز کاتێک ئەو بنکە ئەتۆمیانە ئەو کات فرانسی بوو و ئەم سەرپێچیانە لەوەتەی هەیە بە درێژایی مێژووە بیشە کار و پیشەی ئیسرائیل بووە بە دوو پارچەنگ لەگەڵ ئیسرائیل با بڵێن مامەڵە دەکرێت. کاتێک ڕێز لە یاسا نێودەوڵەتیەکان ناگیرێت بێگومان ئیسرائیل سەرپێچی سەروەری وڵاتان دەکات و لە کەلەڕەقی خۆی بەردەوام دەبێت و دەست درێژی دەکاتە سەر وڵاتان، سەرپێچی سەروەری دەکات، مافی بەرامبەر پێشێل دەکات، بێڕێزی بە وڵاتانی بەرامبەر دەکات بە هەموو شێوەیە. بۆیە ئەمڕۆ دەبوایە بڕیارێکی سیاسی ڕاستەقینەی نێودەوڵەتی هەبوایە هیچ بە هیچ شێوەیەک سەڵکردنەوەی تێدا نەبووە لەبەرەوەی عراق پێشتر بەدەست دەسوەردانی دەرەکی بۆ دەیان ساڵ ناڵاندوویەتی دەبێت ئەوە لەبەر چاوە بگیرێت و ئەوەمان هەمیشە بەبیر بێت. لەمەوە عراق داوای یاداشتێک بکات یاخۆ ناڕەزایی دەربڕێت و تەنانەت سکاڵە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تۆمار بکات بۆ ئەوەی سیاسەتی وەڵامدانەوە هەبێت و ئەم سیاسەتە جێبەجێ بکرێت و خاوەنی ئاراستەیەکی دیاریکرا بێت و ملانەکان فراوان نەبن. بله سپاس بۆتە شرۆڤەکاری سیاسی عومەر ئەلنەسر ji Bexdayê gelme.